ڕێز و خۆشەویستی هاوڕێیان ئێوارەتان باش یان شەوتان باش ڕەمەزانتان بەخێر و خۆشی ببەنە سەر ڕەمەزانتان بەخێر و خۆشی کە پارتیۆچێتی ڕێتان نادەن چ ئێوە چ ئێمە بڕوا بکە هەموو مانگێک هەموو ڕۆژێکیان کردە دۆزەخ هەموو مانگێک هەموو ڕۆژێکیان کردە دۆزەخ لە هەموومان بەداخەوە بەداخەوە خێر ئاڕێن ئێستا دەست پێ دەکەین ئێستا دەست پێ دەکەین بەخێر بێن هاوڕێیان ئەو بۆ واک هاوڕێیان وەرە خەبەری گرنگ کێیە خەبەری گرنگ کێیە واڵا برا خەبەری گرنگ پەیدا بووە هاوڕێیان ببورن ئەندێ خەبەر هاتیە بۆیە ئەمەش قسە و باز دەکەین هەر بۆ زانیاریتان هاوڕێیان هەر بۆ زانیاریتان لەو 15 سوودانی دەچێتە ئەمریکا و لەگە بایدنیشدا دەنیشێت تەعەن بایدن لە کۆش سپی بڵاو کرایتەوە تاکید لەسەیەک پارچەی خاچی عێراق و بەهێزکردنی دەکرێنی بە یەک وشە بڕۆ سەیری ئەو بەیاننامەی کۆش سپی بکەم بە یەک وشە باسی هەرێم نەکرایە بایدنیش ئستیقبالی دەکات بایدنیش ئستیقبالی دەکات هاوڕێیان باسی اتفاقی پاریس کە چت قومبەلەیەک لۆ ماڵی بارزانی دانرایتەوە و بۆ زانیاریشتان هاوڕێیان تا هەندە برادەر و شت دێ هەندە قسە و باز دەکەین تا هەندە برادەر و شت دێ هەندێک باز دەکەین حوتی ئەو مانگدا بێ بڕیاری داخستنی نوێنەرایەتەکانی هەرێم دەدرێ بە ئەوە بڕیاری داخستنی نوێنەرایەتەکانی هەرێم دەکرێت 100 تا 90 لەبەر ئەوەی لە ڕووی فیدرالیەوە مەقبول نییە ینی دەولە داخل دەولە بیت یعنی ئەوە حاڵەتەکە ئەوە حاڵەتەکە و دوای ئەو زانیاری و ئاسایش کورە بڕە نییە وەکو ئەوەیەک دەرزیەک زورعەیان لێ دەدەن زورعە بڕوا بکە هەموو مانجێ بڕیارێکیان بەسەردا دەستپێنن وەشیان نەخۆ کردیە کەس تەئەسف نەکە کەس تەئەسف نەکە بەداخەوە چێشەی کوردیان وا ڕسوا کردیە هاوڕێیان بەخێر بێن ئێستا هەندە قسە و باز دەکەین بەخێر بێن باز لەو دوایی کۆبنەوەی مەسعود بارزانی تەمەری پاریس برم ئەوە سکاڵای پاریس کە ئەگەر هەیە مەسعود بارزانی دەستگیر بکرێ ئەگەر هەیە مەسعود بارزانی دەستگیر بکرێ ئەگەر پارەکەی نەدات سەرتان باز دەکەم چۆنە هاوڕێیان ڕۆژەکە لۆ ماڵی بارزانی زۆر خراپە هاوڕێیان لۆ ئەوەش ئەوە کاک پێشەواش هاوڕێیانە تیکتۆکیش بڵاو دەکەینەوە بەس لە پێناوی ئەوەی نەوەک لێرە قەپات بکەن چ ئیشۆ حیز و قۆڕە ئەو پارتێبی لە گەرمان دەکە هاوڕێیان هەر بۆ زانیاریتان تەلەگرامەکە هێنامانەوە شەریکەیەکی هندی شکایەتی لەمە کرابوو کە گوایە ئێمە ئەوەی ببورن کە گوایە ئێمە کورەی شەریکێکی هند ئەوە هندیمان بردیە تەلەگرامی ئێمە هندیەکانە ڕاستە ئەمە باوە پیرانمان هندی ئۆڕۆپین بەڵام چاوی من ئەمە کەنجی شتی هندیمان بردیایی هاوار کەنجر شتی هندیمان بردیەوەی نامانەوە بەس ئەوانی کەش هەموو دەینەوە فەیسبووکمان هاوڕێیان هەمووی دەینینەوە سەبر بگرە من سوپاسی هەموو ئەو هاوڕێیانە دەکەم سوپاسی هەموو ئەو هاوڕێیانە دەکەم کە هەریکاری جددیمانن هاوڕێیان زۆر گرنگە ئەوە لە ئیتۆبەکەش وا دەست پێ دەکەنەوە بێگە دێرە بڕە لە ئیتۆپە بیتن هاوڕێیان بەخێر بێن لە ئیتۆبیش سەرچاوی ئێمە بە ئەوەش ڕاستکەین زۆر سوپاسی هەموو ئەو هاوڕێیانە دەکەم چەندین هاوڕێ لە کچ و کوڕ بڕوان پێ بکەن لە کچیش لە بەشی ئایتی لە بەشی تەکنیک کاری جددی ئێمە لەو شەڕێک کە ئەوان بە ملیۆنەها دۆلاریان تەرخان کردیە ملیۆنەها دۆلار هێ من لە هۆنی هێ من هەموومان جە سیارەت دەگۆڕی
هەر لەگەر ئافرەتی لەش فرۆشی کوورە بابە ئەی شەرم نەخۆت کە هەر بنەماڵەیەکی ئاینی بڕوا بکەن هاوڕێن جگە لەو هایلایڤەی کە مەسرور بارزانی لۆ مەجموعاک ئەوانە دروستی کردیە وەکولانە زێباری کورە بار تەخەڕوجی کرد بۆ ڕاوێژکاری مەسروری لە کۆشی بابەی هاوار ئەو هەموو تەڵەبەت تەقەڕوجە چییە بنەماڵەی بارزانیەکان ئەوە هەموو دەبەنە پێش بۆ ئەوەی ئامادەیان بکەن و دەسەڵات بەس بەخوای نایخۆن هاوڕێیان لە من وەگرن ئەو ڕەوشەی ناخۆن وەزعەکان زۆر خراپە ڕەوشیان پڕ لە مینە هاوڕێیان یەکەم بەر لەوە ئەوە بین لافاو کاکە با پارتی لەو خەڵک ڕوون بکاتەوە بەڕاستیمە لۆ خەڵک ڕوون بکاتەوە یعنی لۆ لە دهۆک قەرەبووی خەڵک دەکرێتەوە لۆ لە هەولێر ناکری ئەو جیاوازیە چییە 170 خانی مەسعود بارزانی یەکەم بابزانی ئەو پارە لە چێ هات یعنی خەرجیە لە چێ هات خەڵک خۆی 170 خانی دوو هەولێر ئەوە 2 ساڵە ئەوە دەکرێت لۆ ڕۆژێک باسی قەرەبووت نەکرد لۆ قەرەبووی ئەو خەڵکەتان نەکرد بە پارەکە من ئەوڕۆ لەگەڵ مێت خۆشناوی هەندە چاتم کرد ئەڵێ ئەو جارێک کە هەموو بنەسڵاوە و دارەت و ئەوانە بوو ئەڵێ دایکمانە هەموو کەسە تەحەدا دەکات من دەڵێ بەس بەڕێشەیە ئەگەر کەسێک وەری نەگرتیە ئومێد خۆشناو گوتیان بەرپرسم هەموو کەس وەری گرتیە لا ئەوەی زاری یەکەم دەرێ عێراق 3 ملیاریدایە زاری دۆم هیچی نەدایە خێرخواز و حکوومەتی هەرێم دایکی گوایە ئەو جارش هیچی بەبەر نەکرد دەستان خۆش بهاریکاری دهۆکتان کرد بەجددیە دهۆکش دڵی ئێمەیە خۆشەویستی ئێمەن بەس وەڵڵاهی ئەو جیاوازیە لۆ جیاوازیەکە لە دوو ئەو 170 خانیاوی ئێمە زانیتمان مەنسوور بارزانی هەن ئەوی ئێمە زانیتمان هەندێک خانی هەبوو نەدەفرۆشە ئیتر حکوومەت عێراق قەرەبووی کردەوە ئەو قەرەبووەکە چوبخانەکان لە کاک مەنسووری کڕی و کردیانە منەت و لەسەر ئەو میلەتە نەکباتە شاویان لەسەر ئەو میلەتە نەکباتەش بۆ چاکە و پیاوەتی کەسیش نازانی سەرچاوی ئێمە ئاوڕێیان بەخێر بێن بەڵام جیاوازی ناشیرنە ئەمە هەموو خەرچی کوردستانین لە جەبەل حەمرینەوە وەکو دروشمەکان باز دەکەن هەتا ئەوەی ئەگەر شتێک دەکرێت دەبێت لەو هەمووان بێ خەڵک زەرری کرد لە بۆ هەموو کوردێک بێ بە عەرەب و تورکمان شەعبی لە ناو کوردستان دەژین ئەوەیە کە قەرەبوو کراو نابێ فەرق بێ بکری ئەگەنا دەستەخانەی ڕاسیزم مەسعود بارزانی هاوڕێیان بەخێر بێن ئەوڕێک دوو شت بڵێم بە سەریعی دادێمە سەر ئەو خاڵانەی کەش یەک مەسعود بارزانی بەر لەوەی ئەو بەیاننامە دەربکە ئەو بەیاننامەی دەربکاتن شەوێ بڕوا بکەن شەوێ بروسکە کردیە سبینە خربنەوە وەچی مێگەل خربووینەوە هاتیە دوسێ قسەی کردیە لە کۆبنەوەی هەفتەکەی تر کە لەو ڕۆژی پاشتر بەیاننامەکەیان دەرکردیە وە دوێ هەواڵان ئەمنەندە قسە دەکەم نقاشی ناوێ ئەو چی کیم ئیل سۆنگ موامەرەشی گەورەی ئێران نەیە دژی حکوومەتی هەرێم ببورن دژی ئێمە بەیانەوێ لە ناومان ببەن ئەو قسانە هەیە ئێران و نازام چێ و چێ ئێمە تەسلیم نابین بۆیە ئەمە ڕەفزی ئینتخابات دەکەینەوە لەو ڕوانگەوە ئیتر گوتیتی ئەو موامەرەی ئێرانە و وایە قسەیەکی کردیە هاوڕێیان قسە چ کرد گوتیتیە من لە دوایین تەمەنم نامەوێ یەکێتی بێ باڵا دەستپی یەکێتی بێ ئێران دەیانەوێ ئەو قسەی مەسعودی وتی ئێران دەیەوێ یەکێتی لەسەر ئێمە باڵا دەستکە بە هیچ شێوێ قبوڵ ناکەین زەمەنی 50 بە 50 قبوڵ ناکەین لە دوایین تەمەنم هەموو شەڕێک دەکەم لێ نەگەڕێم یەکێتی سەرۆکاتی حکوومەت وەربگری حکوومەت یا هەرێم بەس کەس هەرێمی ناوێ بڕوا بکە کەس هەرێمی ناوێ وە دووش شەڕی ئێستا هاوڕێیان شەڕی ئێستا لەسەر هەژماری من و ساختەکاریە ئەوەیە هیچ کەنیە وە کورسی مەسروریش کە تەخەتەر مەسرور نابی بتۆ سەرۆکی حکوومەت پارتی ئەو سەیە هەژماری من ساختەکاری کاک هێمن ئەورامی چێ گوتی 400,000 دەنگ ناخیندرێتەوە خۆ کۆمسیۆن هیچ بڕیارەشی دەرنەکردیە تومەز ئەنگە و ئەوەن کەتنتان کردیە بە خۆتان فیتەی عەرابزادە لە دوو ڕادیارە ئایە من ئەورامی بەداخەوە ئەم لە NRT هەم لە ماڵپەرش کەش بۆ وەڵا دیتم نازانم ئەوڕۆ لەقایان نەگەری کردبوو ببوورن لاواز بوو پرسیارەکان زۆر لاواز بوو مەجاری زۆری من ئەورامیشاندا برادەران یعنی هێمن ئەڵێ 400,000 ناخیندرێتەوە یەک دەرێ 250
يعني لكاتك ده كوميسيون هيك قصينا كرديا ها كوميسيون هيك قصينا كرديا هيك قصينا كرديا كوتان زاني تو مزبا خوتان دسانسي كادنتان كرديا هاورم بموسر اوي مسعود بارزاني زقالو يقول بيباي يقول بلينا قرنشتي بيتوا سروكاتي حكومت ور بقري واتا مسرور نابتو سروش حكومت اوي اما زانيتمان لامريكا شمان شتيان بيقوترا براستي باشترا لامريكا وابو باشترا كشكا بيت زي مسرور بارزاني يعني كس لأداي مسرور بارزاني نيو دولتي ناو خو لقى حزب كان كس لي قايل نبوا كس نيتواني لو 4 سال 5 سالي أداش بشام بدا بتواني زمان زوجي دروس كت بشكل شكستكان أو هموش شكستكان يعني عند شد بيجدام لي قناغي بيشو كوب بوا مسرور بارزاني هاد لبري أوي درسيك بدوستوا تفرتني خرابتني كرت هاوريان بويا استا شري بارتي هجماري من كرسي مسرور ساخته كاريا هموان كفرت فيرو او زودا بيبري امني قومي او زودا بيبري خائن وخاك فروش او يدجي ما بي ايران كرب بشرف يكشت بزان هاوريان يكشت هر كاتك بارتي وز خرابي او درشمانه برز دبتو بزوقي بيبي هيت قصيني انا ايران هي نا تركيا هي نا دجمني كورتيا كي وضع خراب او درشمانه دردين هذا مشكله وين دخلك او دبي هاوريان خالتي تر كبيه مصري مسرور بارزاني لو روزنا هر بوزانياري او يدلم سدي مسا پاول لو بدنگل سموچي هاوريان كو بارتي توشي طلای کردیه ناوری بری للا برانبری لا مسئله موچه نابین یچتی ناوری با دنگشی برزو بلا او قصانه دیگه او قصانه یچتی دیگه هموی لجرزختی سوسیال میدیا زماوری خویتی و بلا هیچ لقصه زیادریست که نکردیه و بزن پاول خوبه دو ماوی لچه بونه بتابدی خوبات بس او زانیارش دله مربوی پارتی بزنی مسرور بلوی بستا آکره کوبنوچی لگر کومالک لبرپرسکانی کردیا باکو او سربازی او وشو كاروان محمد صابير وهم اللهوني وعادل قرداغي كردستان بيسارو ترى او درشمانه معامله مع ذكري وامهر هزيه كمينو خور عقرده بينو كاتيا اوج دروا ولا زور شوينانيش مسرور بخلق دري لامريكا خبري باش ما قلت ياكو اگر باش وقت بعراق وهم بالرياري لسر الدرنا ذكرت واتنقاو ندبوش بتديمه يعني أوا السوداني استقبال ذكري ببيع ويق وشباز للدقمي هاري كاري أريم كرابي برون أوا كوش سبيدة بزانة تنوسرا هاوريان بزانة بديرك باسي هريم دكا كدلين أمريكا هرشي كليو دبي چشي هريم و عراق صار سر بكري هاوريان چشي عراق و هريم صار سر بكري برادران بمسر خالد زوهر يك خالا كان كلايمنيش سير بو أوروبيان قوتم بو پاول لسر دادگاه دستوری که پارتی کمپینه چیده دجی کردیا زور ببی عقلانه بتدیمه يعني لبيشوا هورامي که استاجیتم زور نزانانه نخوین دوارانه کارسات هاوریان پیشوا هورامي دي او همو جوین و خسن الشیاوه دادات بتدیمه کارساته بوزمانه درین دادگاه سورا دادگاه نادستوری که با خودتان درستان کردیه ای هاوار با خودتان درستان کردیه پیویزده که او همو قصه بکن اوزا او توش ورطای زور گوریان دکاتن بویا پاول طالبانی لجر زخته من پیما پاولش اویا اگه نواز اشاره لبران بر پارتی بیان نامه ایشی او پال پشتی کردیت که دعم ذكري بافل براشكاي ولا دعم ذكري لان ايران عراق ونقاش ناوي يعني نقاشنا بافل او بياننامه در كديه خاك فروش اگر بافل طالباني بو خاك فروش اسلا ورنما دي ساندس 30 اورو بياننامه ايش كديه بس اوريان لو يشتي لسر اوي موقفين موسى ازانن بو لبروي اوسط 16 مليون اوسط 16 مليون كلا دبي لا بافل جيرا تزان سبب اگيتيا پارتی بگرتیه فاز دزیکی لیلا پاول اشکرا کردیه دزی 176 میلیون دلاره
لە پاڤلی کەشف کردە نازەم کۆمپانیایکی کردە دەخلی ساڵانە 30 میلیۆن بووە کە ڕۆژانەیە مانگانەیە چەندە کەچی 176 میلیۆنە پارتی زمانی لێداڵی کەشف کردە ئیتر ئێستا کە پاڤل تەسلیمی پارتی لەو نقطە بووە ناوێری باسی موچە بکە ناوێری باسی هەژماری منیش بکە ناوێری نەباسی لە هەژماری من پاڤل یەکێتی هاریکاری جددیە لۆ ناپرسنەوە جددیە مەوزوعەکە ئەو خاڵەیە مەوزوعەکە ئەو خاڵەیە کە 176 میلیۆنەکە لای پاڤل لە هەموو موچەی خەڵک گرنگترە سازشی کردیە چووە دوبەی لەو ماوانە قوبادیش چووە دوبەی لەبەر ئەوەی نێچیر هەوڵی ئازادکردنی لە بۆ دەدات موچەی خەڵک یەکێتی کە بە دەنجی بەرز ناوێری کەمپین لەسەر ئەو شتەیە بکە و فشار دەقاتە سەر خەڵک لەبەر ئەوەی پاڤل تاالبانی 176 میلیۆنی لە گیرەیە ئەوەی لا گرنگە موچەی خەڵک پاڤل تاالبانی هیچ لای گرنگ نییە پارتی کەمینی لۆدانایە بەوەی گرتیتی و نێچیر وا خەرکی سوڵعە قوبات لەوێن دەربووە چەند ڕۆژێک پاڤلیش سەردانی کردبوو بۆیە ناوێری ئەوەی تریش ئەوە پشتگیری ئەوە بەرتی لە پاڤل دەبی پاڤل دەبی پشتگیری هەموو شتانەی عێراق بکات و دەیکەنە کەڵەگاژە سەر پارتی محاڵە لەو ئینتخاباتەی دەربچی لەبەر چه هاوڕێیان یەک زیاتر لە 25 کورسی تا ئێستا تەزویر کردیە بڕوان پێ بکەن ئەو زانیاریانەی هەیە دەشبینن لە ڕۆژانی داهاتوو بزانە ئەمنەوە چی هێ من هەورامی بە گۆترە قسە دەکەم یان بە کردار لە هەموو هەڵبژاردنەکان لە سەروی 20 لە بۆ 25 کورسی تەزویر کردیە هەمووی لێ وەردەگیرێتەوە بە قانونی ها یعنی خەتا لە خۆتی بە قانونی هەموو ئەو کورسیانە لێوەرجوەکو 11 تورکمانیان لێوەگرتەوە وەکو کاکە حەمەی لێوەردەگرنەوە وەکو نازانم حزبی کرێکاران و ڕەزدەران بوو وەکو بڕۆ دوێ ئەو هەموو کورد ئەوانە دەنجی مردی کورە هاوڕێ ئەوڕۆزانیان بە من گوتیان داون سیندرۆم ئاوتیسمەکان ئەوانەی پیر و پەککەوتەکان ئەوانەی لە خست ئەوەکانن یعنی هەموو ئەوانش لە بجیاتیان دەنگ دەدرێت جگە لەو کوردی ڕۆژ ئاوە ئەزانن هاوڕان 61,000 بڕوان پێ بکەن بەس لە هێزە ئەمنیەکە سەربازیەکانی پارتی کوردی ڕۆژ ئاوە و ڕۆژهەڵات و ئەوانە تۆمارکرایە ناوی تەزویرن کە لە هەرێم دەخیندرێتەوە بەڵام لە بەغدا ناخیندرێتەوە لەبەر ئەوی لە هەرێم تۆمارکرا سجلیان لە عێراق نییە 61,000 بەس لە هێزی ئەمنی ئەی دەبێت لە مەدەنی چەند بێ من بەرپرسم لەو قسەی هاوڕێیان دەشبینن و کۆمیسیۆن تا ئێستا هیچی بڕیار نەدایە کۆمیسیۆنەی گوتێت چەند هەزار تەزویر هەیە چەند ناوی دووبارە هەیە مەسەڵەن چەند مردی هەیە هیچ قسەی نەکردیە پارتی تەنگا بووە لەبەرەوەی دەزانی هەتا هەندێک دەرێن 400 هەندێک دەرێن 250 پارتی بەخۆی دەزانی چەندی تەزویر کردیە هاوڕێیان چەندی تەزویر کردیە بۆیە دەڵێ 400,000 بەخۆی دەزانین 400,000 ساختە بووە لە 22 ساڵی ڕابردوو لە 22 چۆڵە لە 2000 بریم چەندە چارەوە 5 انتخابات دەکرێت ئەو کۆمیسیۆنەی هەرێم و عێراق کە پارتی و یەکێتی خاتر یەکێتیشی کردیە لاندە شوێنە بۆ زانیاری تەنسیقە بووە لە مەعبەنی پارتی و یەکێتی کە هاریکاری یەکتر بکەن بەڵام پارتی لەویش ئەسەدی بردیە لە تەزویرات یەکێتی و سکت بووە لەگەری لە هەموو انتخاباتەکان بە زووتە تەزویریان کردیە بە زەوق خۆیان کورسیان دانایە هەمووی لێ وەردەگیرێتەوە مشکلە لەوەدایەوە نییە موعامەرەیە کاکە شتێک یعنی بە قاچاغ بە فرتوفێر دروست کرا لێی وەردەگرنەوە لە من وەگرن ئەو جارەی پارتی انتخابات دەکا بکە ناکە بە زۆرم لێ پێی دەکەن دەیکەن بەبێ پارتی دەبێتە هێزەکی تەمەڕودی یاخی هێزەکی ئاژاوە جێڕۆک و ئەوەی سۆماڵیا وەڵا نازانم دەبێتە هێزەکی یاخی بەڵتەچی یعنی بەشداری ناکەش چ دەگە هیچ نامینێ خەڵکیکە دەینن حکوومەتی عێراق ئەمریکاش متفقە ئەمریکا هیچ کات دژی انتخابات نییە بۆ زانیە لەگە مەرکەزە دژی انتخابات نییە لەگەش UN بەریتانیا ئەمن ئەلەوە 100% دەدەمێ ئێرانیش ئەو هیچ لە منتیقەیە تورکیاش مووقفی لەگە پارتی باش نمایە هاوڕێیان درۆم پەیداوە چ پێویستی بە پارتیە
درۆن پەیدا بووە بە قوربان چ پێویستی بە راپۆرتە چی پارتیە مەعلوماتە چێت دەستوڕێتەوە هەموو زانیاری کۆ دەکاتەوە و دوو لەگە حکوومەتی عێراق و ئێران تەنسیقی هەیە لە دژی ئەو برادرانەی قەندین چ پێویستی هەندە بە پارتیە و پارتی ئەوە یەکێک لە خاڵەکانە هاوڕێیان یەکێک لە خاڵەکانە دەیەوێت کارتی تورکیای نەبی بڕوا بکەن کە بڕوا ناکرێ ئەگە سیرکە لەو دوو ڕۆژەی تەڕاجوعی زۆر کردەوە پارتی زمانی گۆڕا نابەشدار انتخابات دەکەین ئەوە دەبین لۆ لەبەر ئەوەی لە تورکیا شەندە شتەی وای پێ نەدرا کە بکەنە مشکیلە و شەڕ و لێ نەگەڕە انتخابات بی تورکیا تەدەخل زۆر پێ ناچی زۆر لەو وەزعی بکە بە تایبەتی کە بەرەی تورکمانی گوتی ئەمە لەگەڵ دانیا دێن بەشدار انتخابات دەبین زائیدەن پارتی ئەمریکا ئەوانەش پێیان گوت بەبێ توش انتخابات دەکرێت ڕاست نییە ئەوی پارتی دەرێ ئەمریکا و بەریتانیا و UN کە سێ بڕیار بەدەستن عێراق و ئێران و هیچ بە خۆ دەزانیەوە خۆخوایانە غەوەبی لەگەڵ ئەوەن انتخاباتە بکرێ و پشتگیریان کرد و هەموو لایەک دیتان نیگەران بوو لەو مووقفەی پارتی کە دەچنەکنی هاوڕێیانەوە زۆر هەندە کۆیلەی پارتی ئەوە دەکەن کاچ خۆم سەدام کە کوێتی گرت داروبەر لەبەری پاڕاوە چۆکنی گچکە ژن زەلام بەڵام لێیاندا سازشیان لەسەر خۆیان نەکرد هەموو دەوڵەتانەی کە تاوان دەکەن کە شتێک دەکەن هەموو وڵاتەکان دەچن قسەی لەگەڵ دەکەن ئەگەرنا لێشی دەدەن دڵنیابن پارتی ناتوانێ عەرقەلە لە بۆ ئەو انتخاباتە دروستکە کە من هیوادارم لە ئێستاکەوە هاوڕێن ئەو انتخاباتە زۆر چارن و سازە هاوکێشی سیاسی دەگۆڕێەوە نییە یەکێتی دێ یعنی دەکەویتە باش نا یەکێتیش ئامۆزای یان زڕبلای پارتیە دیتمان تەجروبەی دەڤەری سەوز دەبی لەو باشتر نابی بەڵام هاوکێشەکان دەگۆڕێ یەکێتی ئەوە نابیتن هێزی کە دروست دەبی دێتە معادلە دڵنیابن لەو نوقتەیە لە بەشداریکردنا کورسیەکان دەگۆڕێ هاوکێشەکان دەڕۆ بۆیە خۆتان ئامادە بکەنەوە ئەمە قەت پژی دەنگدانمان نەکردێ بەس ئەو زارەی پژی لە یەک شت دەکەین پارتی لە بۆی نییە یەکێتیش لە بۆی نییە بەزە خۆی هەموو شت بکە تا حدێک ڕێکاری وا دەگیرێتە بەر ئەو زانیارانەی ئێمەوەیە زۆر ڕێگا لە تەزویر دەگیرێ زۆر بە زەحمەت بە پارتی کە هەموو جار بەزە و خۆی پڕی دەکردەوە 45 خۆی جەگیرفان بوو لەگە 11 ئەوە کات 56ەکە لە ناو گیرفانی بوو بڕوا بکەن پارتی 20 کورسی نانی ئەوە من و ئێوە ئەو هاوکێشەی ئێستا هەیە ئاوڕێ ئەو هاوکێشەی ئێستا هەیە هاوڕێیان یەک خاڵی گرنگی تر دەمەوێت پێتان بڵێم اتفاقی برم ئەوە شکایەتە چی پاریس دەرێم مایە پاریس تا ئەن هاوڕێن عەقدی 50 ساڵە من ئەو ڕۆژدانیم عەقدی 50 ساڵە بە ناوی مەسعود بارزانیە لە عەسڵدا نێچیر واجیهەیەکە بۆ خۆشتان یانی هەمووشمان بگەن ینی مەسعود ئامادە نییە بوار بدە بە ناوی نێچیری بیە تا بە خۆی ڕاوەستابی لە کۆنەوە لە 2013 چاردەیە چەندە کە نەوتیان دەرکرد لەگەر مام جەلالی ئەوانە بە ناوی مەسعودیە هەویەکە ئێستا اتفاق ئەوە لە پاری شکایەتە کرایە عێراق لە تورکیای کردیە ئەو شکایەتە مایە جگە لەوانەی کە ڕوویدایە ئەگەر عێراق بدۆڕێ برم تورکیا بدۆڕێ کە 100 دەدۆڕێ لە عەقدی 50 ساڵە ئەڵێن عێراق داوای 23 میلیارد دۆلاری کردیە 23 میلیارد دلار ڕەنگی بە 5 میلیاردی دەربچی دادگا بڕیار دەدا وەچی ئەو دادگای ئەمریکا کە داوای 9 میلیارد دەکەن بەس ڕەنگی 5 میلیارد بی ڕەنگی 10 میلیارد دەربچی نازاندرێ گرنگ داوای 23 میلیارد دەکرێ هەویەکە بە ناوی چێ مەسعود بارزانی پارەکەی دەدا ئەگە دۆڕا یان نا بیدا ئەو پارە گەلک زۆرە یعنی ئەوەش نییە بە کەیف خۆی حکوومەتی هەرێم بینی دەیدا پارەکەی ئەنی نیمسەی فلاس دەبن هەرچی خڕیان کردەوە هەموو دەڕوا ئێنەیدا دەیگرن ئەوەی ئەمە زانیتم نەیدە دەیگرن ئەو خاڵەش هەیە هاوڕێیان یعنی جگەلەوەی ئەمریکا ئەوە عێراق شکایەتی لە تورکیا کردێ بەڵام عێراق زۆر بە شەیتانی ئیش دەکەن هەر مانجێ شتێک فرێدەن هەر مانجێ ئێستا ئەو هەفتی چار حوتی چار ئەوە دەکەن نوێنەراتەکانی هەرێم 195 قەپات دەکەن هەر لە ڕوو قانونیش وایە لە دەوڵەتی فدرالی
دا ئەوە نییە حکوومەتی هەرێم حکوومەتە خۆجێیەکان فدرالیەکان وەکو دەوڵەت بن، نە مالیان هەیە، نە پۆلیسیان هەیە، نە ئاسایشان FBI هەیە، CIA هەیە، لە ئەڵمانیا ژوایە، لە سویسرا ژوایە، نۆرێزە شەرقەوە عێراقە شۆڤینیشە، هەمیان لێوەردەگرنەوە، دوای پاراستن و زانیاریش قەپات دەکرێتن. پارتیش چی دەمینێ هاوڕێیان؟ چی دەمینێ؟ نەوتی لێوەرژیراوە، پارەی لێوەرژیراوە، خارجی لێوەردەگیرێتەوە و شکایەتێکی زۆریان لەسەر خڕ کردیتەوە. چی دەمینێ هاوڕێیان؟ چی دەمینێ؟ وەزعەکەی زۆر شرە. بۆیە ئەمن ئەوە یعنی ئەو ڕێکە ئەگەر عێراق لە شکایەتەکەی تورکیا بباتەوە هەموو پارەکە دەی ماڵی بارزانی بە پلەیەک بدەن قابلە تورکیا بدە. ئێوە بەش دەرێن بە ناوی مەسعود بارزانیە، بە ناوی نێچیریش نییە ئیمزاکردنەکە. ئەگە پارەکەی دەدا بدە، ئەگەنا دەگیرێتن. جگە لەو شکایەتەی ئەمریکا، جگە لەوەی عێراقیش بە دەیان تۆمەتی بکە ئەوە ئیسرائیلە، ئەوە نەوتیان فرۆشتە کورە نازانم، دەیان تۆمەتیان لۆ ئازر کردینە. ئەتا ئەو بەیان نامانەی کە دژیت فدرالیە و پێشەوە هەورامیە بەڵتەچیە، ینی بەجددیە و زمان نییە، زمانی گوتە بێژ نییە. کاچ خۆم هەمووتان دەبینن کە ئەو بەیان نامەی ئەوڕۆ دەرکردە پڕ لە جوێنە، ئەوە دڵنیابن لێپیچینەوەیان لەگە دەکرێتن. ئێوە هاوڕێیان بە سیرکن، هەلبوسی دەرکرا لەناو پەرلەمان بوو، هەستا زۆر بە نەرمی ڕۆژ هیچ قسەی نەکرد. کورە پارتی دنیای خرا کردیە هاوڕێیان، پارتی دنیای خرا کردیە لەسەر ئەو دادگای یەک قسەی نەکرد. سنەکان وەختی خۆی لە عێراق، سنەکان وەختی خۆی لە عێراق بایکۆتیان کرد، وانیا 22 دەوڵەتی عەرەبی تورکیان لە پشت ملیان شۆڕ کردەوە، ملیان شۆڕ کردەوە. ئەوە سەدر بایکۆتی زۆر شتی عێراقی کرد. ئێستا ملی خۆی شۆڕ دەکاتەوە و خەبەرەکان ئەوەیە کە دێتەوە. پارتێت و چت هەیە، ینی بەجددی وەکو سەدرش 100 کەسد نییە خۆی بە سەجادەی دادە بەجددی. ئەو زەماوەرە بوو دەڵی هەیتت هەموو کوڕی سوڵتە و پارەیە، دەوڵەتەکرد لە پشت نییە، خەڵکەکە دژی خۆتە موچەتدان نەدایە بێ ویژدانینە. هاوڕێیان هەندێک شتی سەریعتان پێ بڵێم، هەندێک شتی سەریع. لە عێراق سەتایەکی زەری بەوەردەگیرێ، لە هەرێم سەتا سەیە. بڕۆم بپرسن ئەگەر ئەوە نەبی سەتایەک. بە پێی قسەی حکوومەتی هەرێم کە بە بەڵگە هەیە ئەڵێ ساڵان مانگانە 330 میلیارد دینار داهاتی ناوخۆیە، کە ئەو زانیاریە بەرپرسی بەشی چاودێریەوەی پارتی هەڕەشەی لێ کرد و پاشە کشەی کرد، بەرپرسی ئەوەی چاودێری دارایی هەرێم بوو، وتی 900 میلیارد زیاترە. بەڵام بابە لە 7 مانجی 1 مانجیاندایە 6 مانگ بەس 330 میلیارەکە، جگە لەوەی کە لە سەروی 700 میلیارە. چی لێ هات؟ چی لێ هات؟ دۆ مەعاشی ئەو خەڵکە هەژارەی بەو ڕەمەزان و بەو نەورۆزەیان نەدا، بەو ڕەمەزان و بەو نەورۆزەیان نەدا. جگە لەوەی نەوت ئاودی دەکەن، ئەو هەموو نەوتەی بە تەنکەر ئاودی دەکەن. چی لێ دێ هاوڕێیان؟ کەچی ئەوەندە بێویژدانن بە یەکێتی، بە پارتی، بە گۆڕان، بە هەر سێکیان خینی ئەو میلەتەیان مشت، خینی ئەو میلەتەیان مشت هاوڕێیان. بەهەرحاڵ هاوڕێیان من قسەکەم لەسەرەوەی یەک پاڤێل لەسەر 176 ملیۆنەکەی خۆی لە بەرامبەر موچە ناوێری برێ لەل، ئەوەی تریشی کردیەوە دەستوری عێراق دادگا. ئەوە شتێکی باشە، ینی بەجددی ئەمە ماڵی بارزانی هەرچی دەرگەیە لە خەڵق قەپات دەکەن، هەرچی دەرگەیە لەسەر خەڵق قەپات دەکەن و پەنا لە بۆ حکوومەتێکی فدرالی شەرعی کە بە دەنگ و ڕەنجی پارتی دەنگی پێدایە، پارتی وەزیری لێیە، پارتی جێگری سەرۆک پەرلەمانی هەیە، خەڵک دەنجی لە بۆ دەبات. چ بکە 6 مانگ مامۆستا سەجادەی کەس ئاوری لێ ناداتەوە. کاچ خۆم یعنی هاوڕێیان بە سەیری ئەو عەقڵیەتەی بکەن. 6 مانگ 5 مانگ 6 مانگ مامۆستا لە سەجادەیە، کەس ناستەکەنیان. مەسرور وەزیر ئەو ئالانە ئەوە نەخوێندەوارە پێڵاو دزە، چیرۆش پێڵاو دزی نەگەم باس کرد، وەرە نەچی لەگە مامۆستایان دابیش، بەس مەسرور چوە بەر ئەوەی ئەوروپای چوو لە کوڕەکەی دانیشت، کوڕەکەی لا لە هەموو ئەوەی گرت سەرۆک حکوومەتەکە، چ سەرۆک حکوومەتەکە. وەرە بەو ڕەمەزانەی 6 مانگ زیاترە داهاتی ناوخۆ خڕ دەکرێتەوە بە پێی درۆی خۆیان 330 میلیارە، کە نزیک دوو یعنی بە ئاستی دوو موچەیە نایاندەنێ. عێراق دەبی هەمووی بدە یا و پارەکەی بدە، بەو ڕەمەزان و ئەوەی نایاندا.
ئاوڕیان بەهەرحاڵ منە دوو خەبەرەی کە دڵم شۆکی کرد. یەک پاڤێل لەسەر موچەی ناوێری و فشار دەخاتە سەر خەڵک، داوا لە خەڵکی سلێمانی و هەولێریش دەکەین، کەس ئەو پرۆژەی هەژماری من ئیمزا نەکات، ئەو نەکات. شەرمە لە بۆ پاڤێل و چێتی نیشتیمانی فشار دەخەنە سەر کارمەندەکان هەژماری من کە لە بۆ لە پێناوی 176 ملیارەکەی ملیۆن دۆلارەکەی پاڤلە ئەو زەختە کرایە ئەو بەرتی لە دەدات. پاڤل هەموو موچەخۆرانی بە قوربانی 176 ملیۆن دۆلارەکەی کردیە. بۆیەش ناوێری و بۆیش قوبات لە گەرمەی ئەو ڕووداوانە چووە لەگە نێچیری ئەوان خەم لە پارەی خۆیان دەخۆن. برا میلەتی چ و ئاری چێ نەکبەتی نەهەیە و چاوی لەوەیە پاڤلە قوبادە ماڵی یەکێتیە یام ئەوەیە پارتیە کورە کۆیەکێک نەک کۆیلە ساقید نەبێ کە دەبینی بەو ڕەمەزان و ئەوەی موچەتان نادەنێ هەر بەس بەداهاتی ناوەخۆ چۆن مووقیف وەرناگری، چۆن ئیدانە ناکەی، چۆن ئیدانە ناکەی، کاچی خۆ مەچۆ سەزادەی لە فەیسبووکەکەت بنووسە معاشم ناوێ ڕەنگە منە سە بەیەکێک بڵێم مەسەلەن تۆ بێ کەرامەتی، تۆ بێغیرەتی لە بەرامبەر وەرگرتنی مەعاش خۆ زۆر تووڕە دەبی. بەڵام ئەو حکوومەتە 6 مانگ لە بۆی دەستە ئیشێ دەوام دەکا پارەی ناداتێ پارەکەش هەیە ناوێری لەو فەیسبووکە برێ با بە موچەکەم دەوێ هەر بنووسی کاکە موچەکەمان تەواو ئەوەندە ژیان ئەوەندە ناینی ئەبوو هەموو زەلیلی ینی تو خوژدانتان چێ لە ئەو خەڵکە ینی با قسەک ڕخنە لەو خەڵکەش بگرین نەڵێن لە ئەوروپا دانیشتنە ئەوروپا و کوردستان لە بۆمە هیچ فەرقنی ئەوەندە ژیانی من لە خەتەرە ژیانی سەتان و هەتی ئەو خەڵکانەی لە کوردستان لە خەتەر نین سیر مەکەنەوە دیتان لەناو ماڵی لێیاندانیا هەموو کەس دەزانی وەزعی سوید چۆنە کەچی دێن ڕیسک بە حیاتی خۆمان لە پێناوی قوتی ئێوە ژیانی ئێوە دەکەین خەڵک بەخۆی ناوێری بێتن دوو دیفاع لە حقوقی خۆی بکات بڵێ موچەکەم کاکە لە فەیسبووک ماشێت موچەکەم چی لێ هات تخوا وەرە لە ئەوەی لە بۆ هەر کەسە تەرجمە بکە بڵێ موچەخۆری هەرێم حەوت مانگە یەک مەعاشی وەگرتیە بێدەنگە چی پێ دەڵێن چی پێ دەڵێن شەرمە هاوڕیانان دەشت دەگاتە ئاستی ئەمن لە ژیانم داوام لە خەڵک نەکردیە مووقیف دەربڕی لە کوردستان هەتا بە خۆم لە ئەوروپا بم بەس بەڕاستی ئاستی بێکەرامەتیە خەڵک موچەت لێداجیگە برای خۆت باوکی خۆت پارەت لێ دەبات لێی وەردەگری شەڕی دەکەی حکوومەتێک دێ بە ڕۆژی ڕووناک پارە لێ دەدزی های لایف دەژین ئەو دوو سێ بنەماڵەیە سێ بنەماڵە بە گۆڕانی شەوە بە سێ حزبەوە بە ئاشکرا پارەی ئەو میلەتی دەدزن قسە ناکەی لەو فەیسبووکەش ناوێری لایک لە بۆ بکەی موچەکەم تۆ چ ئینسانەکی بە جددیمە خەڵک دەبێت دەنگ هەڵبڕیان دە بەو شێوەش نییە من ناڵێم بڕۆ سەزادەی مزاهرەی بکە بەس مافەکی ڕەوای خۆتە برێ خۆ بشێ برێ موچەکەم دەوێت لە هەموو شوێنێک بڵێ موچەکەمان ئێ بێگوما فەرعۆن کو بۆ فەرعۆن لە ترسنۆکی لەوەی کەس دە پێشی نەبوو ئێ بێگومان پارتی وێچێتی پاڤێل و مەسرور ڕەنگۆ دەخینتەوە داوای موچەشتان ناکەن تەواو دەخۆن هەموو پارەکەی دەخۆن هاوڕێیان بەهەرحاڵ ئەو دوو خاڵە لای من گرنگ بوو پاڤێل لەسەر پارەکەی لێ گیرایە سازشی زۆر لەسەر مەسەلەی موچە و هەژماری من کردیە و مەسعود بارزانیش ئەگەر هەیە بگیرێ ئەگەر ئەو لە ئیتفاقی لەو شکایەتەی بڕۆک ئەوە نەبی پاریس بدۆڕێ عێراق برێم تورکیا کە 195 دەدۆڕێ شتەکەیان غێر قانونیە هەموو پارەکە دەبی ماڵی بارزانی بدەن ئێ بژدەن چیە مەسعود بارزانی هەویەکەی نەفتی بەناوی ویە بەناوی بەو شێوە نییە ها بۆ زانیاریتە ئیتر دەبی بگیرێ لە هەموو دنیاش وایە پارە ئێستا ئەمەش پارەی دەدەی بدە ئەگەنا مڵک و ماڵ لێزەفت دەکرێ ئەگەنا دەگیرەی ئەوەش وایە هاوڕێیان ببورن کاتم زۆر گرتن بەڵام ئەو دوو سێ خەبەرم لا گرینگە ئەوە دڵنیاش بن هاوڕێیان ئەو هەڵبژاردنە زۆر چارن کۆدەتایەک سپی دەبی بەسەر پارتی لەبەرەوەی پارتی فەڵتەی هەیە هیچ موئامەرەی لەسەر ناکری ئەوی کە پارتی تێدەگا ساختەکاری زۆری لێکردن لی وەردەکردنەوە ساختەکاریەکانی لێ فرێدەدەن حەقیقەتی خۆی پێدەناسێنن هەر ئەوەیە ڕۆحی چووە و دەیەوێ هەژماری من دادنلۆ هەژماری من هاوڕێیان وەکوونەوت نییە خلازبی بانق هەموو مانجێ 2 ملیار دیناری دێتە سە قازانچی زیاترە لە ملیۆنەکو ئۆندەی لێک جگە لەو قازانزانێک کە توش دەبی ئەوە ئەبەدی دەبی ئەبەدی بۆیە شەڕیمان نەمان لەسەر هەژماری من دەکا و کورسی مەسرور بارزانی کەتیتە خەتەر کە کەس لەگەر ئەوە نیە جارشکە سەرۆکایەتێکی حکوومەتی بدرێتێ بۆیە پارتی
وعمري إيران وبلان وقواري هريم ونعظم أو حكاياتنا هي من هورانيان لخلق برداية شوت الشات سباز بوجود راقرت انت